خاوەنی دەیان ئەلبوم و شاکاری جوانە، ئاوازدانەر و گۆرانی بێژ و هونەرمەندە، نووسەر و خاوەنی پرۆژەیە، هەمیشە خەمی نیشتیمان و خەمی نوێبوونەوە و خەمی هونەری ڕشت ڕوانین و دنیابینی ئەوی لێو ڕێژ کردوتەوە لە خەیاڵ ڕەنگینی و هەنگاوی جوانی شارستانی. کەس نییە شاکارەکانی ماڵئاوا و بۆنی خاک و زامی ئەوی بیرچوو بێتەوە کە دەڵێ زڕێک ئەحزانی خۆم نادەم بە گشت خەمی دنیا، ڕۆح دەبێتە بەهار و هاوین دەگری بە چوار دەوریا، زڕێک خاکی وەتەن نادەم بە قەسری قەیسەری، جۆگەلە و کانی وەک کەوسەر هەوای وەک جەننەتە. دیاری قەرەداخی میوانی زایاڵەی داهێنانە. دیاری قەراخی بەخێربێی بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا. زۆر سپاس کاگاسۆ، سپاستانەکەم، ئومێدەکەم دیدارێکی جوان بکەین. هەر بژین بیریشمە کردی هەر پێم خۆش بوو تێکتر ببینین وهاش. هەر بژین کاکە دیاریجان بابەوە دەست پێ بکەین هەڵبەت هەڵبژاردننی ئەو هۆنراوە و هەڵبەستانەی کە تۆ هەڵیەبژێری بۆ ئەو شاکارە جوانانەی بەڕێستان بە تایبەتی زۆر تایبەتن هاوکات هۆنراوەی نوێی کوردین لە دوایی لە کاتی حەسیب قەراخیەوە بۆ بەختیار عەلی و دلاوەر قەراخی و زۆرێک لەو قەسیدانی کە زەحمەتە بکرێ بە گۆرانی، ئەستەمێتێکی تایە کە ئاسان نییە بکرێ بە گۆرانی، بەڵام تۆ وەکو بۆ نمونە کاظم ساهر کە قەسیدەی زۆر سەخت دەکات بە گۆرانی. حەزەکەین ئەم ئەزمونە بۆ بینەرانی دەنگی ئەمریکا باس بکەن. پێشە موشت سڵاو لە جەنابت و لە سەرجەم ستافی ئەم بەرنامە جوانت و سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ ئەوانی کە ئەمان بینن بۆ بینەرانت بۆ بینەرانی ئەم بەرنامە جوانە. هەمیشە وتومە ینی ئەو شتە باوانی کە ئەمبیز لە هونەری کوردیایش ئەوە بوو کە زۆرێک لەو تێکستانە فەرز کرابوون بە سەرمانەکە دەبێ ئەمانە بکرێ بە گۆرانی، ئەو شارانی کەەوە سەدای چێش و قاکێدار بوو. هەندێک جار لە کلاسیکیاتی شا ڕەنگ بێت ئەو ویستی یا ئەو ئامانجی تۆ نەپێکێ لە کاتێکا کەوا کێشەیەک یاخود گەمەیەک یا مەوزۆعێکێک کە تۆ دەبێ بیکەی. بۆیە من خۆم ناچار نەکرد خۆم خەمە کۆتوبەندی ئەوەی کە ئەبێ هەر شارێک بێ کێش و قافی و سەروایی هەبێ و بیریشم لەوە کردەوە یعنی ئەو شارانە کە دەنووسێ لەلایەنە و شاعرە بەتوانانەوە بێگومان هەمویان بخۆیان خاوەنی ئیقاعێکی تایبەت مۆسیقایەکی ناوەکی تایبەت هەیە و ئیشی هونەرمەندە و سەحی هونەرمەندە کە بێبی دۆزێتەوە. ئەو هونەرمەندە چۆن نەتوانێت ئەم نهێنیانە ئەم بگا بەم ڕایەڵانە لە ناو تێکستێکەم بێگومان لە نەتیجەی ماندوو بوونە بە ڕێکەوتنی و بە سوود فەرج نابێت. دۆزینەوەی یا هاوتەری بوون لەگەڵ خەیاڵی شاعیر و لەگەڵ مەوزۆعی شاعیر و بابەتی شاعیر و جوانەکانی تێکست دیسانەوە ئەنجامی بەدواچوون و ماندووبوونێکی چەندین وەختەیە کە ئەبێ هونەرمەند بەڕێکەوت دەستی نەکرێ بەڵکو بێ لە ڕێگەی تێکۆشان و لە ڕێگوی خوێندن و لە ڕێگەی خوێندنەوەی بەردەوام و ڕێگەی ڕۆشنبیریە. من بۆ سەرجەم ئەو کارانی کە کراوە لەلایەن هونەرمەندانی تری شۆم قسێم هەیە مانای نییە ئەوەی کە من هەموو ئەم شتانم کردبێ بەڵکو دەبێ وابێ و من هەمیشە دژی ئەو میتۆدەم کە ناتوانین شاری ئازاد بکەین بە گۆرانیە شاری ئازاد ناخۆشترەکەی بە گۆرانی بە پێچوانەوە خەیاڵ ڕەهایە هزر ڕەهایە جوانی ڕەهایە ستاتیکار ڕەهایە تەنانەت بۆ میسی زیان لە مەسلەی ئەرنجمنت و لە مەسلەی ئەرێنجەیە مەسەلەن ڕتم زۆر خۆشتر دروستەکرێ و وابەستەی ڕتمێکی دیاریکراو نابین و وابەستەی میلۆدیەکی دیاریکراو نابین و حتا چینە دەنجێکی دیاریکراو نابین زۆر شتی تریشەیە بۆیە هەر زۆر زوو خۆم دەرباز کرد لەو مەسەلەیە و تا ئێستش دەزانم کەەوە ژمارێکی زۆر لە شەری جوانتر هەیە کە ئێمە درکمان پێ نەکردو یا پێیمان پێ نەبردبێ و غەدرمان لێکردبێ کە نەمان بینی بێ یاخود نەمان توانی بێ کە بیکەین کەم دەست ببێتین. ئومێ دەکەم بەشێک لەو پەیامە
گەیشتە بە جەنابەت و بە بینەران. بەڵێ کاکە دیاریجان هەڵبەت ئێستاتیکا و خەیاڵ ڕەنجینی و دۆزینەوەی جوانی و ئەو هارمۆنیێتە مۆسیقایە لە چامە و هەڵبەستی نوێدا بۆ خۆی کارامەیی و خوێندنەوەی جوانی لە پشتەوەیە. بەڵام هەمیشە و پرسیارم لەلا دروست بووە، هەمیشە گۆرانیەکت لە ماڵاواوە تا ئێستاکە تا بۆنی خاک تازام هەست بە نزیکایەتیشی قوڵ ئەەکەی بۆ پەیوەندی بە ئەو شتانی کە لە ناو نیشتیمانە ڕۆیە. ماڵەوە سەرەتایی ئەو کۆچە سەختە بوو کە دەستی پێکرد بەرە و خۆراوە. زامەکانی نیشتیمان و هاوکات خەمی نیشتیمان بۆتە بابەتێکی گرنگ و پڕبایەخ لە ناو مۆسیقا و ئاواز و دنیابینی تۆیە لە کاتە گونجاوەکەیە ئەم گۆرانیێتە ناوەوە، لە کاتە گونجاوەکەیە ئەم قەسیدەیە ئەبێتە بە مۆسیقا و بە ئاواز و بە گۆرانی. من قۆناغێکی مەرگەساتی ژیانی ئینسانی کوردم دروست نەکردووە، بەڵکو قۆناغەکە من و شاعر و هونەرمەند و نووسی زیانەکانی ناچار کردووە کە پەلکێشمان کا بۆ نەهامەتەکانی خۆی. بەشێک توانم بڵم بەشێک لە بەرهەمەکانی من ڕنگدانەوەی قۆناغە جاجەکانی ژیانی ئەو ژیانەیە کە من پێ گوزەرم کردو و پیا تێپەڕی. بەداخەوە من کوڕی سەردەمێک بووم جەنگ تایە سەرکەش بوو، من کوڕی سەردەمێک بووم سەرهەڵگرتن و کۆسیایە زۆر دیار بوو، من کوڕی سەردەمێک بووم خیانەتی تیا بوو، خیانەت لە وڵات لە نیشتیمان تەنانەت لە عیشق بازی. من کوڕی قۆناغێک بووم، کوڕی تایمێک بووم کەوا عاشق شەرمەند بوو لە بەردەم عاشقەکەیە نانتوانی بۆنی گوڵێکی خۆشکەن، ناچار بۆنی بارودکانەکە. حەسەتی ئینسانی کۆر تەنانەت لە تاراوگەشە جارێکی کە ئەمان بیستەوە لە گۆرانی بۆنی خاکە چوونەوە پڕبەتیەکە ناچی ئەوێن بۆ بێنن. هێشتا لەزەت و تامی هەوای نیشتیمان لەژێر شیرینی خەوی ئینسانی کووردا بوو لەو تاراوگەیە لەو منفایە. من لە قۆناغی جینۆسایتە ژیاوم کەوا کورد جینۆسایت کراوە، قۆناغی چینەبارانی هەڵەبجە و قۆناغی ئەنفال. هەروە بێتەوە لە دوای ئەنفالیشا پاشماوەی ئەنفالەکان زۆر بەداخەوەکە موشێ بەکارهێنن بە ناجۆرترین ژیان و سەختترین ژیانە ڕەت بوون و تێپەڕی. هەموو یەکێک لەمانە دیمەنێکە و ئیمەیجێکی کاریگەر بوو بۆ منێک کە بمێک کارکەم بەرهەمێکی هونەری پێشکەشکەم. نەدەکرات تۆ لە ناو تان و پۆی ئەم هەموو ئازاراویت و خەریکی یا سەودا و مامەڵەی جۆرێک بەرهەمی تربی. نەدەکرات تۆ خەریکی چای گەشتی یاربیت و لە کاتێکە هەموو ئازیزانی تۆ لە ماڵاوایی دابوون و لە بەجێهێشت نابوون. چەندین گۆرانیم بۆ تۆی هاوڕێ و بۆ هاوڕەکانم کە بەجیان هێشتین ڕۆشتون و بە حەسرەتەوە. چەندین گۆرانیمان بۆ ئەو کۆچە بووە کە هەر کۆچی جستە و ژیان و تەنانەت بەجێهێشتنی یەکجارێکی ئەبەدی بووە. تەنانەت ئازیزانمان بەجیان هێشتین، خۆشەویستانمان بەجیان هێشتین. ئەم حەسرەتانە حەسرەتی و هەموو دایکە ڕەشپۆشە، حەسرەت لە گۆرانی دایکە، لە گۆرانی دایە سەفەرە یا لە گۆرانی عەشق لێرە کە ئەگەینە ئەو دەرەجەی کە تووڕە ببین و وشەیەکی ناجۆر بێتە ناو گۆرانیمانەوە کە بە خۆمان بڵین ئێرە دەڵاڵخانەی عەشق و مەزاتخانەی ئازادیە کە زۆر بانگەشەی ئازادی و بانگەشەی دیموکراسیشمانەکرد لە کاتێکا کە لە مەزاتخانەیەکی ڕوت و ناجۆر زیاتر چیتر نەبوو. بەڵێ بە دڵنیاییەوە تا ئێستاش کە گوێ لە بۆنی خاک و لە ماڵاواگرم موچڕکەیشی گەورە بە ڕۆحمایەت کاکە دیاری لێت ناشارمەوە، ینی ئێستاش دڵم پڕە بێ کە گوێ لە بۆنی خاکەگرم بە دڵنیاییەوە. بەڵام ئەو هەموو ئازارە هەستکردن بەو هەموو ئازارە هاوکات وەکو تۆ ئەڵی لە تان و پۆی ئەو هەموو ئازارەیە ئایا کاری وە بەرهەمهێنان بۆ پڕۆژەکانت یان بۆ ئەو ئیشانی کەیکەی بۆ ئەلبومەکانت
بۆ کلیپەکانت چەند کارێکی سەختە لە کوردستان ئەم ئیشی پرۆدەکشن چەند ئایا ئاسانە ئاوا لە کوردستان بکرێ یانەوە تا کۆپیڕایتیش بۆ خۆی ئەمە دووەم بەشێکە لە پرسیارەکە کۆپیڕایتیش بۆ خۆی یەکێک بۆ لە گرفتەکان کە هەمومان پێوەڵێنی کارکردن لە هەموو بوارەکانە لە کوردستان نازۆر و ناڕەحەتە چکە کوردستان دابش بوو بەسەر دوو زۆر ئیشکردنە قەدرگرتنی ئیشی جددی لەلایەن کەسە جدیەکان خۆیانەوە بێ قەدرگرتنی لەلایەن دەسەڵاتدارانە حتا ئەم هاوچێشێ بەم شێوەیە بێ دائیمەن تۆ لە ناو پەراوێزی کایەکەیت کە دەبێت یاخود تەسلیمیان بی یاخود دەبێت بەردەوام بی بۆ بەردەوامبوون لەگەڵ ئەو بارە نازۆر و نادروستە بێت تۆ شەڕێکی گەورە بکەی واتە بێ بربەرەکانی ئەو هەموو شەپۆل و ئەو هەموو ناڕەحەتی ئەو هەموو مینی کە لە ژێر قاستا ئیچەقێنن دەیان جار سوێەکەن دەبڵتەوە ناڕەحەت دەکەن بێزار دەکەن خەڵکی ترن بۆ دروستەکەن نیکەن بە سوپەرستاری سەر شاشەکان دنیا خەڵکی ناجوور ناشرین لە بەناو مۆدێل و بە ناو خەڵکی هاوردەکرا و لە دەرەوە هێنن بۆت بەس لە پێناوی سارکردنەوەی تۆیە ئەو هونەرمەندی ئازا و هونەرمەندەیەکە بێ کۆڵ نەدا لەبەرەوە پرۆدەکشن بۆ ئیش بۆ تۆ ناکە تۆ خۆ دەبێت پرۆدەکشنی خۆتکەی تۆ بێ لە ڕۆح تا کۆمپانیایکی پرۆدەکشنی گەورە بی ڕۆحێ ئەبێت ئەوە بکەی ئەجینا لە هیچ ڕۆیەکی تۆ ئەوان هاوکاری ناکەن و ئەگەر بشیکەن ئیمانیان بە قەزەکەی تۆ نییە ئەوان تەنانەت ئەو گۆرانی بۆنی خاکی کە تۆپی سەرسامی تا ئێسش ئەکولیتەوە ئەوان هەوڵیاندا لە ڕێگەی میدیاوە ناشرینیکەن بۆ ئەوی بۆ بینەری بۆ خەڵک بڵێن ئەم گۆرانیە گۆرانیەکەها لەناو ئازارە ئیشەکە من جارێک کرد لە دیمانێکی کاباسیەوەم کرد لە زۆر جار لە تەقینەوەکانی کەرکووک و بەداخەوە لەم شاری کەرکووکی ئازیزە ئەم گۆرانیە لێ ئەدرا وای کردکەوە جەماوەری کورد و هاونیشتیمانانی من لە کەرکووکە پرزان بن و ئێستا کە ئەم گۆرانیان لە کاتێکی ترا جۆلی ئەبێتەوە ئەڵێن ئێمە ڕقمان لەم گۆرانیە چونکەم گۆرانی بۆ ئێمە مای وی شومێ و مای نەکبەتی و مای عەزێتە ئەوە میدیای کوردیەکەوە ئەکا نە لە تۆ تێگا و نە تەقدیری تۆکە و نە ئیشت پێەکە بۆیە پرۆدەکشن چی نە پرۆدەکشن هەیە و نە هیچ شتێ ئەو چەند چەردەیەکی کەم لە هونەرمەند خۆی کارەکە بە عەزێتی خۆی و هیچ کاتیش نەمان فرۆشتۆتەوە نەبۆ تۆ و نەبۆ بینەران ئەمە ویستێکی خۆمانە ئەمە حەزێکی خۆمانە و هەر ناشرین نیشمان نەکەن لە ڕێگەی هەندێک بینەری کەم دەست و هەندێ بینەری خۆیان کە دروستکراون و لەلایەن خۆیانەوە ئێمە هیچی ترمان ناوێت جگەل لەوەی کەوا حەزێکی خۆمانە و وەزیفەیەکی گەورە و ئینسانی خۆمانە خۆمان حەز لە هونەرەکەین خۆمان حەزەکەین لەگەڵ ئازار و مینەتەکانی خۆمان و میلەتەکەی خۆمانە تەریب بین ئەمە بۆ فرۆشتنەوە بێ بۆ خەڵکو و ئەمە ئۆپین لەبەرەوە پرۆدەکشنەکان هەندێک جار کاگاتسۆ لەبەرەوەی ئێمە ئیمکانێتێکی تاکە کەسی مەحدودین لەبەرەوە هەندێک جار لە ڕێک کاڵەتی و تەسیرەکاتی سەر ئیشەکانمان هەندێک جیل پیا بووە کە نازام لە چۆ هەڵقوڵاون و لە چۆ قاچقەلیان هەموو ئەم تریشقێلی یاون لەم قاچکە ببوورای وای لێ هاتووە هەڵقوڵاوە لە هەر دقیقەیەکا بێ کلیپێکی گەورە و گرانبەها دروستەکە من لام سێرا لەم لە چۆ بازاری کوردی ئەتوانی ئەم بازاری بۆ دروستکاتەوە ئەم دەسمایی بۆ دروستکاتەوە ماگەر نەیدەنێ کە سێرەکەی بریا کارێکی جوان و باشیش وایە کە خەڵک دڵی خۆش وایە بۆیە بە سەراحەتەن شتێک نییە ناوی کۆپیڕایت بۆ نەم هونەری جددی و هونەری ناجددی و پشتگیریکردن نییە و زۆر کەمیشە بەڕاستی شتێکی تر ئەخیر شتەڵەم لەسەر مەسەلەیە هەندێک جار کە ئەگەر یارمەتیکی هونەرمەند بدرێ لە ناو هەموو پەیج و سایت و شتەکانە ئەیانکەن بە پەنگ ئەم هەموو دزی و تاڵانیکردنی وڵاتاکرێ هەر لە سەرزەوی لە هەوای سەرزەوی هەتاکو و نەوتی خام و هەموو شتەکانی ژێر زەوی کەس قسە ناکە بەڵام ئەگەر پولێکیش بۆ هونەرمەندێ خەرج کرێ هەر ئەنقەس خۆیان ئیکەن بە پەنگ هەر لە ڕۆژی دوایەوە کە دینارێکگەن بە هونەرمەند بۆ بەیانی لە شوێنەکانەوە بڵایەکەنەوە ناشینیەکەن و لە بەرچای ڕای عامە لە بەرچای کۆمەڵگەیەک و نیشتیمانێکی برسیا وای لێکن کاڵن ئەی نیشتمان ئێوە برسین ئەهام هونەرمەندانە پارە وەرەگرن و ئیخۆن بەڕاستی معادلێکی زۆر ناشینە من نامێ سەری تۆ بینەران بەم مەسەلەیەک هەمومان وەکو ئەلفەبەیەکی ژیانی لەبەرمان کردو و لەبەرمانە ئەزانین چۆن ئەڕوا و چۆن ئەگوزاری ئەم مەسەلەیە
بەڵێ بەڵێ هەڵبەت من هەرگیز ئەوم لەبیر ناچێتەوە لە کاتی بڵاوکردنەوەی یان لە کاتی کۆنسێرتەکانی بۆنی خاکە چ ئازارێکیش لەگەڵیا بۆ کاکە دیاری هاتە پێشێ بۆی کە بۆ هەموو دژایەتیەوە بەڵام نەیتوانی ئەو هەموو دژایەتیە ناپرۆفیشناڵەتیە زەڕەیەک لە جوانی ئەم شاکارە کەم کاتەوە. کاکە دیاری هەڵبەت ئەمەوێت بتگەڕێنەوە بۆەوەی کە تۆ هەم وەک ئاوەزدانەرێک، هەم وەک گۆرانی بێژێک، هەم وەک نووسەرێک، هەم وەک خوێنەرێکی جددی ئەم ئاوێتە بوونە لە کۆتاییە چی هەڵەبژێری کە ئەو خواستەی تۆیە یان ئەم ئاوێتە بوونە توانیوێتی تێکڕا ئەو هەنگوینە بەسەر هەموو ئەو بەشانی ترا دابشکە بە تایبەتی لەم قەسیدانی دواییتە کە لە تۆڕ کۆمەڵایەتەکانە من بەر لەوەی کەوا گۆرانی بێژێک بم ئاوازدانە بم بەر لەوەی ئاوازدانە بم پێش ئەوەی کە خەڵک و ئاوازدانەرێک و گۆرانی بێژێک بم ناسێ حەزم بە میوزیک بوو هەر لە تەمەنێکی زۆر سەرەتای مناڵیمە فێری میوزیک بووم و پێش ئەوە دوای ئەوەش کە چوومە زانکۆ هەستم کرد کە هوەرێک هەیە لە هوەرێک پێشکەشەکرێک کە من دەبێت قسەی لەسەرکەم بۆیە خاوەنی چەند وتارێکی زۆر زۆر سادە و ساکار بووم لە بابەتی چی شۆڤەکردن و تیشەخستنە سەر گۆرانی خۆ من ئاوازم نەبوو بەڵام نووسینم هەبوو لە دوای ئەوەش زانیم کەوا لە ناو بەڕاستی ئەڵم ینی لە ناو کایەی هوەریە و جۆرنالیستی هوەریمان کەم بوو من حەزم کردکەوە بەشێکی ژیانی خۆم و توانەکانی خۆم تەرخانکەم بۆ جۆرنال بۆ کاری میدیایی و وەکو میدیاکارێک دەرکەوم وەکو جۆرنالیستێک دەرکەوم یەکەم پەیپەری هوەری کوردیمان بەناوی هارمۆنیەوە دەرکەوت وە زۆر شتانتیان نووسی کە من سەر نووسەری بووم دۆ لە لەگەڵ بەڕاستی گۆڤاری هاوڕێمە زۆر بەشێک لەو هوەرمەندانە لە گۆڤاری شاکارە مەبەستم لەوەیە لە نەتیجەیە من حەزم کردووە کە هیچ کارەکانیش بکایسە خۆشبەختانە چەند ژمارەی زۆر ڕۆژنامە نووسی هوەری هەیە ئەو کارانێ من هەر حەزم کردووە کاری هوەری بکەمەوە ئاوازدا بنین و گۆرانی بڵم بەڵام کە توانەکانی ترم هەبوو بێت کەم تا زۆر حەزم کردووە بەرجەستەی کەم حەزم کردووە خەیاڵاتی خۆم هەمووی نەقڵکەم بەو شەوەی کە ئەتوانم کەم ویستم گەڕێنمەوە کاگاسەوە بۆ شتێکی ترکە ئەوواڵن بۆ شەر نییەم قسێ بۆ من ینی من ئەمە داوا ناکەم لە بینەران و لە بیسران و لە ئێوەی ئازیز هەر بەس بەگشتی زاکری ئینسانی کورد زۆر 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 لاوازە ینی وامان لێ هەموو مێژۆکان کەم ینی مێژۆکان ئەسڕینەوە ینی ئەمڕۆکە من ئەم چاپێکردن لەگەڵ تۆیەکەم 5 ساڵ پێپەڕێ بەسەر ساڵیادی مامەسا کەریم کابانە هەزار ڕەحمەت لە گۆڕی بەڵام دەبینی سێرەکەی هێشتا لە ناو میدیای کوردیە هیچ باخێک نییە بۆ ئەم هونەرمەندەکە بەشێکی ژیانێتوانم بڵم نیو قەڕن لە ژیانی خۆی تەرخان کردو بۆ هونەر کەچی سێرەکی دەبینی لە شوێنێکەوە لەوانەیە بەر ترانز و بەرڕەخنەیەک ئێمە هەندێک جار ئەوە ئەڵێم ئەبێت زۆر ڕێز بگرین لەو مێژووە ئێستش دوێنێ دڵم پڕ بوو کە کیژۆڵەیەکی مناڵی میسری گۆرانێکی ئومکەلسومەڵێتەوە کە نزیکەی چەندین ساڵە لە ژیانە نەما و کە ستایلی ئەویش نییە ئێمە وامان لێ هاتووە ئێستا بێ گەنجە مناڵەکانی خۆمان تەقبولی گۆرانەکانی تۆ نەکەن اینجا گۆرانی کۆنەکان نەکەن ئەم سڕینەوەی مێژووە و دیسان و هەڵخیزکان بۆ مۆدلێکی تازە و ئەمانە بەڕاستی گرفتێکی زۆر گەورە دروستەکە بۆ کۆی نەتەوە بۆیە من ئەوە داواکارم کە ئەبێت لەلایەن پەیوەندیداریەکەم و دووەم لە خەڵک بینەران کە ڕێز لە مێژووی پڕشکۆی ئەو کەسانە بگرن کە کاری هوەریەکەن و بە چایکی ڕێزەوە تەماشای مێژۆکانیان بکەن هی هەموو سەرجەم هوەرمەندان چکە لە دوجارە بەشێک لە ژیانی خۆیان تەرخان کردو بۆ ئەمە بەداخەوە خەریکە کۆمەڵگەکەمانەوە بە کۆمەڵگەیەکی پرداخ و پرجنێ و خۆبەتاڵکردنەوە هەموو مەشاکلەکانی تر خەریکە ئەسون بەسەر ئەو کەسی کە تێکسێکی جوانە نووسێ یاخود کە گۆرانێکی جوانەڵێ یا کە بەرهەمێکی فەنیەکە جا گەنجێک بێ یاخود پیرێک بێ
سپاس بۆ تۆ من هەوڵم داوە لەکوێ جوانی ببینم لە ئاوێتی کەم ئەگەر لە ئاوازێکە ئەگەر لە تێکستێکە هەر خوێندنەوەی دەقێکی تۆ لە شعر جوانەکان بۆ من لەوانەیە بۆ خۆی چێژ بێت من ناتوانم چێژە ڕاگرم دوجار ڕنگ بێ ببێت بە هەوێنی هۆنراوەیەکی مێ لە لای من یا ببێت بە ئاوازێک بۆیە مرۆڤ دائیمەن یا هونەرمەند بەڕاستی جوانەکان ببینێ لە هەموو لایەکەوە لە هەموو ڕەهەندەکانم بەدڵنیاییەوە یەکێک لەو شتە جوانانەی کە لە زۆرێک لە وڵات و نیشتیمانە زیندۆکانە هەیە ڕێزگرتنە لە هونەرمەندان و شاعیران و نووسەران و فەیلسوف و بیرمەندانی هاوکات بە زیندوو هێشتنەوەی نووسین و گۆرانی و شێعر و بەرهەم و جوانەکانیان ئەمە یەکێکە لە خەمێک کە لەگەڵ هەمومانەدا بەش بۆتە خەمێکی گەورە کە ئێساکە دیاری قەراخی بە قورسی بیری خستینەوە زۆر سپاس دەکەین هەڵبەت کاک دیاری دوایمین پرسیار ڕەنگە ئێستا بینەرانی دەنگی ئەمریکا بۆ زەیاڵی داهێنان پرسیار لەوە بکەن ئێستا کە لەم کەرەنتینەیە لەم بارودۆخی کۆرۆنایە ئێستا کە دیاری قەراخی سەرقاڵی چییە پرۆژەی چی هەیە ئەو پرۆژانە چین هەم وەکو پرۆژەی میوزیک و گۆرانی هەم وەکو پرۆژەی نووسین هەم وەکو پرۆژەی بەرنامەیەکی جوانت ئێستاکە بەنیازی زۆر سپاس بەگشتی بۆ هەموو ساڵی 2020 ساڵێکی ناجۆر و ناخۆش بۆ هەمومان دەیزانین و بیرخۆمانی ناخێنەوە بەڵام بە تایبەت بۆ من زۆر ناجۆرتر بوو لەبەر ئەوەی کە لە دەستدانی دایکم کاریگەریکی تەواوی لەسەر ڕێڕەوی نەکرد کارە هونەریەکانم کرد بەڵکو هەموو ژیانم کرد ئەتوانم بڵێم لە دەستدانی دایک لە دەستدانی 3 بەشی ئینسانە من ئەگەر 4 بەش بژیم 3 بەشیم لە دەست داوە ئێستا بە 1 بەشەوە بەرهەڵستی ژیان دەکەم بۆ من زۆر قورس بوو یعنی گەرچی دەبێت زۆر لەوە بەهێزتر بووین ڕۆحی دایکم شاد بێ بەڵام ئەوەیە کە کارەکانم هەمووی لەو کاتە ئامادە بوو چەند بەرهەمێکم ڕیکۆرد کرده بوو و بەرهەمێکم بە تەواوەتی تەنانەت میوزیک ڤیدیۆم بۆ کرده بوو زۆر دڵم پێی خۆش بوو حەزم دەکرد لەگەڵ ما دایکیشم جولیستی و بەرهەمانە بووایە من هەموو کارەکان بۆی ئەم بارە کۆمەڵایەتیەوە بۆی ئەم بارە ناجۆر و ناڕەحەتەوە کە بەسەرمانە هاو ڕامگرت وردە کارەکان لە قۆناغی ئەوان بڵاویان بکەمەوە بەم نزیکانە بەرهەمی نامەی دووریم بڵاو ئەەکەمەوە کە لەم ڕۆژانە تیزەرەکەی وەکو کەمیسیونێک بڵاو کردەوە سەبارەت بە کاری میدیاییم بەرنامەیەکی زۆر هونەری جدی بە پێس لە کەناڵی NRT2 کە خۆم ئامادە و پێشکەشکاری بەرنامەکە ئەەکەم ئومێد دەکەم بەرنامەیەکی جوان بێت کە جارێکی تر شکۆی بەرنامە دروستکەینەوە و تۆزە دوورکەینەوە لەو بەرنامە تەهریجی و ناخۆش و مبتەزەلانی کە ماڵی کوردی شەرمەکە تەماشایکە لەسەر ئاستی شخصی خۆشم مەسەلەن لە هەوڵی ئەوەدام هەندێک لە بیرۆرەکانی خۆم بنووسمەوە بەردەوام بم ڕنگ بێمە بۆ بڵاوکردنەوە نەبێ بەڵام بۆ نەوەکانم بێ بۆ مناڵەکانم بێ کە هەیان بێت و حەزی شەکەم بگەڕێم بە شوێن هەمیشە و تێکسە جوانانی کە لە لای چەندین کەسی بە توانای وکو تۆ دەنووسێت بۆ ئەوەی بێبەش نەبن بە جوانەکان ئومێد دەکەم هەموو ئەم بەرهەمانە جێبەجێ بکەم و لەگەڵ هاوکارانم من لێرەوە داوای لێبوردنەکەم چکە لە زۆر بەرنامە من بیرمەچێ زۆرێک لەو هونەرمەندانە کە بەشدار بوون لەگەڵما لە کاتی بڵاوبوونەوەی بەرهەمەکانە من ناوی ئاوازدانەر و ناوی شاعیران و ناوی بەرهەمەکە و ناوی نووسی زیانەکان و هەموو ئەوانی کە هاوکارم بوون لە کارەکە بۆ تۆمارکردن من ناویان ئەبم بۆیە لێرەوە بەرهەمەکان زۆرن نامەیە کاتی ئێوە بم ڕێزکردنی ناوانە بەرم بەڵام لێرە چایان ماچەکەم و دەستخۆشییان لێ یەکەم ئەوەنە دڵنیا بن کە بەرهەمێکی لە پشت بەرهەمێکی دیاریەوە خەڵکێک ئیشەکە سوپایەکی شەکە شارێکی تۆ توانایەکی نووسی زیانێک وە ڕیکۆردێکی جوان میوزیک ڤیدیۆیەکی جوان کە ناوە کەسێکە ئەم کارەمان بۆکە بۆیە ناکرێت تۆ گۆرانیەکە هەر لە ڕێگەی هونەرمەندە گۆرانی بێژەکە بناسیتەوە کە وای دابنیکەم بەرهەمە بەس بەرهەمە بەدڵنیاییەوە
بە دڵنیاییەوە کاکە دیاری زۆر بە تامەزرۆیەوە چاوەڕوانی بابەتە جوانەکانی ئێوەین، چاوەڕوانی گۆرانی و چاوەڕوانی ئاواز و مۆسیقا و بەرنامە جوانە کەشتین لە NRT دووەوە. هەڵبەت زۆر خۆشحاڵ بووین بۆ کاتی بۆ دیاریکردین کاکە دیاری بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا. زۆر سپاس و سڵاو لە هەموو لایەک لە واشنگتنەوە بۆ سلێمانی. زۆر سپاس. زۆر سپاس. گرد و زەمیلەشی بەخێر دەست لە ملی ئازارەکانی یەک نەکەن چۆن برینی گوڵی بەخچەی دنیای دوورتر ساڕێژەکەن بە دوو کەناری ڕووباری باڵی فڕینی باڵندەی یەکتر بکەن بۆ باڵندەی زەریای دوورتر چۆن هێلانە دروست دەکەن گەرد و زەمیلەشی بەخێر دەست لە ملی ئازارەکانی یەک نەکەن چۆن برینی گوڵی بەخچەی دنیای دوورتر ساڕێژەکەن بە دوو کەناری فرینی باڵندەی یەکتر بکەن بۆ باڵندەی زەریای دوورتر چۆن هێلانە دروست دەکەن گەر هەژارە هەموو نەبن بە ئاگرێ بە کڵپەیە گڕ لە دێوی هەژار خۆری ئەم کوردستانە بەرنەدا چۆن هەژاری ئەم دنیایە چۆن ڕووباری ئەم دنیایە چۆن هەژاری ئەم دنیایە چۆن ڕووباری ئەم دنیایە چۆن باڵندەی ئەم دنیایە بە چنجی دێوی گەورەتر قوتارەکەن چۆن باڵندەی ئەم دنیایە بە چنجی دێوی گەورەتر قوتارەکەن گەرد و زەمیلەشی بەخێر دەست لە ملی ئازارەکانی یەک نەکەن چۆن برینی گوڵی بەخچەی دنیای دوورتر ساڕێژەکەن بە دوو کەناری ڕووباری باڵی فڕینی باڵندەی یەکتر بکەن بۆ باڵندەی زەریای دوورتر چۆن هێلانە دروست دەکەن